ئای ئای بچکۆلەکەم نەهاتیەوە ئێوارەیە زۆر درەنگە بڕۆم بۆ کوێ بکێ بڵێم گەر برسیتەیە سەرماتە برای جوانم بچکۆلانم بڕیار وا بوو تۆ بۆ بەیانی لە دەرگای ژوورەکەم دەیت و بۆنی گوڵ و ڕەیحان بێنی قەرار بوو تۆ ئەڵقەی ئاڵتوونی بکڕیت و هەموو بچینە خواز بێنی ئای بچکۆلانم کە لێرەنی با هەموو هەوو لێریش ماڵ بێ بۆ پێم ناڵێ کوێ بۆ من هێلانە و ماڵە کە لێرەنیت برای گچکەم شیرینترین شەوگاری من وەک قاوەکەی دەستت تاڵە هۆزە شتێکت پێ بڵێم لەو سەفەرە درێژەی خۆت بە باوکە سەعیدمان بڵێ کاتێک گوتیان کە هۆزەی گەچکەت زەمدارە سوێند بە پاکی نەم دەزانی کە ئەم ماچە و ئەم باوەشە دوا دیدارە ئۆف بچکۆلانم نەهاتیەوە ئێوارەیە زۆر درەنگە دڵم لاتە ئێستا من لە کێ بپرسم خەریکی چیت لەگەڵ کێدای گەر برسیتە